باوەڕم پێ بکەن ئافرەتێ هاو بۆلام کێشەی هەبوو. کێشەکەی چی بوو؟ وتی من خەیاتم وتی مێردەکەم هاوڕێیەکی هەبوو بە ژن و ماڵەوە ئەهاتن بۆ لامان و ئێمە هاتو چۆمانەکردن و سەردانی عائیلەیمانە بوو. وتی خەیاتم دوای ماوەیەک ئەم کابرایە وا خۆی پیشان نا بۆ مێردەکەم کە ئیتر برایەتی، کە ئیتر هەموو کەسێتی. وتی ئێسەش ئەوزان لە وەتسەپەکەم ئەنامەکانی بلامەوە. وتی کەچی ئەمەنە تێکەڵاو بووین وای لێ هاو منیش لەگەڵ ژنەکەیە خۆم بە خوشکیە زانی و بۆ پیاوەش عینەن شدەوەنە ڕێزی یەکتریمانەگرت. ئیترەوی من داوای کۆمەڵی بابەتی خەیاتیم کرد لە مێردەکەم، پارەی پێ نەبوو بوو بیکڕێ. ئەویش یعنی کابراکەی تر کە ڕەفیقی مێردەکەیەتی ئەو نیە مێردەکەی بۆی گەڕابوویەوە بووی ژنەکەمەوانەی ئەوێ کورە جارە پەلەی چی ئەو جارە پارم بەدەسەوە نیوەمانە. ئەویش ضرور بووم بۆ شتانە. ئەوی کاتێکم زانی ڕەقەمەکەمی لە ناو مۆبایلی ژنەکەیە بردووە تەلەفۆنی بۆ کردم وتی چەندێ پارەتەوە منە دەمێ. ئەمیشتم وەڵڵاهی برایوە لە هیچ شوێنێ نیە. ئەو خۆشەویستیە بۆ مێردەکەم، ئەوە ڕێزە. ئەوی کە ڕۆشتم فرسەتی هێنا بوو، خێزانی لە ماڵ نەبوو، پەلاماریام ژووری کردم، زینای لەگەڵ کردم، ئێسەسکم 2 مانگە لێی. باشە بە منیەوت چۆن ئەو سکە لە ناو بەرم. بڕۆن برادەرایەتی بکەن، نەزان لەگەڵ کێ بیکەن، ئاگادار نەبن کە ئەمە لە دڵەوە شەیطانە. ئاوا بەڕووکە ژوایە، سەدان نمونەی وام لایە. یەکێکی تر پار تەلەفۆنی بۆ کردم بە هەمان شێوە کێشەیەکی هاوشێوەی ئەوەی گێڕایە و بزانم ئێوەم لەگەڵا بوون. ئەویش هەر بە هەمان شێوە ڕەفیقی مێردەکەی بەو شێوەی لێ کردبوو. زۆر نمونەت بۆ هێنم لەوانە. تەماعی کردبوو ژنەکەی و زینای لەگەڵ کردبوو. ئەو برادەرەی کە تەلەفۆنی بۆ من کردوتی لە دەوام بەیەکەوە. وتی ئێستا لە هەمووی خۆشتر کە ئەمە خەریکی وتی مناڵێکیشی 2 ساڵە بۆ بەخێوەکە. مێردەکەی خۆشی وازانە مناڵیەوە. لە هەمووی خۆشتر وتی ئێستا تەلەفۆنم کردەوە بۆ کابراکە وتومە کاکە ئەم پیاوە نیازی پیسە، یعنی دراوسەیەکیان پێیزانی بوو. ئەویش گوێ لە دەنگەدەنگ بوو لە ماڵەکەیان چوو بوو وای زانی ژن و پیاوەکان شەڕەکان سەیری کردبوو ڕەفیقی پیاوەکەیەتی لەگەڵ ژنەکەی ژنی ڕەفیقەکەی شەڕەکە. ئیتر دوای ژنەکەی حاڵ و مەسەلەکەی جەرابوویە بۆ وتی بەڵای وازم لێ نایانێ مناڵێکی 2 ساڵێکی بۆ بەخێوم هەدا زینام لێکا چەند ساڵامە بۆ ئەوە هاتوو چۆمانەکە. ئەوی بە مێردەکەی متووە و کابرایە دایان پیسە ڕێی ماڵی لێ بگرە مێڵە بۆ ماڵتان توێتی وەڵاوە تۆ کەسێکی حاقدی و ڕقی لە ئێمەوە نەبرایەتیمان تون و تۆڵەوەڵا داخی تۆ زیاتر ئێڵم هاتوو چۆکە و زیاتر تێکەڵاوم لەگەڵی. باشە ئەوە میلەتە بی خۆکیە پەروەردەی کردی، قورئان و سونەت پەروەردەی کردی واو لێ هاو. پیاوێکی تر تەلەفۆنی کرد وتی عینەن شت برادەرێکی مناڵیم هەیە لەما چوومەتەوە ژنەکە مەگریاڵێ هاتووە دەست درێژیم کاتە سەر نەمهێشتووە. جا زینای نەکردبوو لەگەڵ ژنەکەی بەس ئیتر جلوبەرگی لەبەرداکە نەبوو بە زۆر و ئیتر دیارەکە ژنەکەی دەنگی بەرز بوو بێ و مناڵەکانی خەبەریان بووە ڕای کردبوو. تو مەزەویش چۆن چوو بوو بە ماڵیان توی لە داوامەوە هاتوومەتەوە مێردەکەت شتی بۆ ناردووی دەرگام لێ بکەرەوە دەرگای لێ کردبووە چووە ژوورە پەلاماریە بوو. ئاخر بۆیە وریا بنەوەی کە بە زمان دۆستێ بوو مەرجنیە لە ناو دڵا دۆستێ بێ، ئەوە ئیشێکی بێتە بۆیە بە زمان دۆستە.